سڵاتان لەبێ هاوڕێیان ئەزیز و خۆشەویست دێنە سەر یەکێک لە بابەتەکانی Unit 2 Sunrise 10 یەکەمین بابەت لە Sunrise 10 Unit 2 بابەتی Reflexive Pronouns. Reflexive Pronouns ئێمە دەبێت بزانین کە لە زماندا جا زمانی کوردی عەرەبی ئینگلیزی هەر زمانێکەیە کۆمەڵێک جێناومان هەیە لە زمانی ئینگلیزیشدا بە هەمان شێواز کۆمەڵێک جێناومان هەیە کە تیایدا لە سەنڕایزی تێندا لە سەنڕایزی پۆلیدەدا بەشێکی لەو پرۆناونانە باس کراوە. ئێستا ئەمە دین بە دیاریکراوی ئەمڕۆ دێنە سەر subject pronoun لەگەڵ reflexive pronouns. ئاگادار بە ئێمە ناڵێین کامە گرنگتر لە کامە. هەرچەندە کە زۆر جار ئێمە دەتوانم بڵێم subject pronouns لەگەڵ object pronouns لەگەڵ جێناوەکانی خۆەتی کە مەبەستمان پێ reflexive pronouns ئەومان زیاتر بەرچاو دەکەوێت بۆیە گرنگە ئێمە ئەوانە بە تەواوەتی کۆنترۆل بکەین. اینجا لە دەرسەکانی داهاتووشدا یاخود با بڵێن لە قۆناغەکانی داهاتووشدا دەکرێت زیاتر سوود لە جێناوەکانی تر ببینین. کە بیرتان بێ ئەمە ئەوڕێدی باسی subject pronounمان کردووە. subject pronoun واتە جێناوە بکەریەکان جێناوەکانی بکەر. کە بریتی بوون لە I, we, you, they, he, she, it بە هەمان شێواز we, you, they بۆ کۆیەکە. ئەگە بیرتان بێ ئەمە گوتمان ئەو کۆمەڵەیە کە جێناوەکانی بکەرن subject pronouns بەگشتی لە سەرەتای ڕستەوە دێن هەروەها دەکەونە پێش ڤێربەوە واتە لە پێش ڤێربەوە دێن لە پێش کۆمەڵی بیۆ کە ئەزۆم و ئارە دێن لە پێش کۆمەڵی هاڤۆ دێن کە هاڤ و هاز و هادا لە پێش کۆمەڵەکانی دووە دێن هەتا کۆتایی طبعا لە ڕستەی ئاسایی باز دەکەین ئاگادار بن لە ڕستەی affirmative لە ڕستەی positive لە ڕستەی ئاسایی باز دەکەین. ئەوانەتان زۆر بینیون کە پێ دەوتر جێناوەکانی بەکەریاخ subject pronouns ئەوانە زۆرترین ئەو جێناوانە کە ئێمە ڕۆژانە دووباران دەکەینەوە. I play football. I am a student. You are doctors. He is a teacher. She is a student. هەتا کۆتایی ئەوانەمان بەردەوام بینیوە. ئەوەی کە لە کتابی Sunrise تێندا هەیە لەم بابەتەدا ئەوەی تەرکیز خراوەتە سەر بابەتەکانی reflexive pronoun. reflexive pronoun لە چ کاتێکیدا بەکاردێنین بۆچی هاتووە لە Sunrise تێندا بە تایبەتی و بە دیاریکراوی باسی کردووە. جێناوی خۆیەتی بەڕێزت لە شوێنێک و چۆن بەرچاوت دەکەوێت. ئێمە دەبێت بزانین کە ئەو جێناوانەی کە هەمانن کە reflexive pronoun هەردانیان بۆ شتێک دەگەڕێتەوە. myself بۆ I دەگەڕێتەوە. myself بۆ I دەگەڕێتەوە. myself بۆ I دەگەڕێتەوە. هەر یەکێک لە جێناوەکانی تر بۆ یەکێکیان بە هەماشەوە سێکەن کاتە myself ئەمە I سەیری بەرامبەر خۆی کە yourself you himself سەیری کە he بە هەمان شێواز herself she سێکەن itself it بە هەمان شێواز ourselves we yourselves هەر وەکو سەرەوە وەکو yourself you themselves they تا ڕادەیەکی زۆر ئەوانە لە خۆیان دەچن بە نمونەسەیەکە himself he yourself you itself it بەو شێوازە themselves they زۆر باشە ئەوانە با بزانین داخوا لەکوێ ڕستەدا بەکاردێن یاخود کە دەگەڕێنەوە بۆسەر ئەوان چیمانەیەک دەبەخشن. ئێستا زۆر بە کورتی لە کتابەکە باسی کردووە دەڵێ سەیری ئەم نمونانە بکە. he looked at his sister لێرەدا his sister objectە واتە جێناوی بەرکاریە باشە طبعا لێرە کانادا ئەمە شتێکی جیاوازترمان بەکارهێناوە جێناوێکی جیاوازترمان بەکارهێناوە باشە بە تەفاسیلی ناسینە سەر ئەو نمونانە لەبەرەوەی کتابەکە نەهاتۆ بە تەفاسیلی باسی و بابەتەکە تەنها چەند نمونەیەکی داوە لێرە کانادا he looked at her وەکو جێناوی بەرکاری بەکاری هێناوە لە جێگە ئێوە بڵێ ئەوەکە ناوەکە بەکاربێنێکە دەڵێ خوشکی ئەو خوشکی کوڕەکە دەڵێ ڕاستەخۆ سەیری کچەکەی کرد.
he looked at himself ئێستا himself جێناوی خۆیەتیە ئەو بابەتەمانەکەی ئەمڕۆ دەوانەیە باسییان reflexive pronounە ئێستا ئەمە دین لەسەر ئەو reflexive pronounە کۆمەڵێک نمونە دێنینەوە بۆ ئەوەی کە بەڕێستان ئاسانتر و وازەحتر لە بابەتەکان تێبگەن ئێستا با سەیری نمونەکان کەین کە هەمانە reflexive pronouns لەگەڵ نمونەکانیان ئێستا سەیرکەین herself herself طبعا یەکێکە لە پرناونەکان کە گوتمان بۆ کامەی دەگەڕێتەوە بۆ شی دەگەڕێتەوە سیکەن ئێستا بەڕێستان زۆر جار دەبینن لە ئیمتیحان ئەو مەسافەیەت بۆ دەکرێت بە بۆشایی لە ئاکتیڤیتی بووکیش هەر بە شوازە هاتۆتەوە طبعا لە ئیمتیحانەکانش بەڕێست بۆ شوازە دەبینین دەبێت بزانین داخوا لە پێش خۆی جۆرە پرۆناونێک جۆرە سەبجەکت پرۆناونێک هاتۆ تا بەڕێزت بۆ ئەو سەبجەکت پرۆناونەی بگێریەوە سیکەن ئێستا لە شیکەت داون هەر ئێستا هەردووک شی لەگەڵ هێر طبعا بۆ کچێک بەکاردێت لە ڕفلەکسی پرۆناونەکانیش ئێمە هەرسەڵفمان هەیە کە بۆ کچێک دەگەڕێتەوە دڵێ کچەکە پرچی خۆی بڕیت دوێنێ کاتە هەرسەڵف دەگەڕێتەوە بۆ شی یاخود پێش خۆشی بە هەماش ئاز هێریش دووبارە بەکار هاتۆتەوە themselves گوتمان ئەگە بیرتان بێ بۆچی دەگەڕێتەوە بۆ they دەگەڕێتەوە من لێرەکانە theyم هەیە بۆ ئەلێرەکانم دەبێت بە ئێرەکانە لە ئیمتیحاندا بۆ شایە they arrange the entire facilities themselves چیم هەیە they چ شتێک بۆی گەڕاتەوە لێرەکان themselves مەبەسمان the itself the cat crosses the road itself سیرکە ئاگادار بن ئەگە بیرتان بێت دەرسی ڕابردووشدا باسمان کرد گوتمانە the cat یەکسانە بە it چیش بۆ it دەگەڕایەوە itself کەواتە the cat crosses the road itself I've told myself لێرەکانەدا چیم هەیە myselfم هەیە چی شتێک بۆ myself دەگەڕایەوە یان بڵین myself بۆچی دەگەڕایەوە باشترەکەوە بڵین بۆ I I've told myself to stay away from these bad habits من بە خۆم ومت کە پێویستە خۆم بە دوور بگرم لەم خۆ خراپانەی کە هەیە ourselves گوتمان بۆ وی دەگەڕێتەوە we can celebrate here ourselves without any disturbances ئێمە دەتوانین ئەلێرەکانە بۆ خۆمان ئاهەنگ بگێڕین بەبێ ئەوەی هیچ پسڕانێک و هیچ شتێک هەبێت کاتە ourselves دەگەڕێتەوە بۆ وی طبعا بە هەمان شێوەز ئاگادار بن لە ئیمتیحاندا دەکرێت هەردوو بورگەکان بۆ شایی بێت یاخود هەڵبژار دەبێت چۆن مامەستا ئەوەش ناداتێ واتە بڕگەی ویشت ناداتێ بڕگەی سەبجەکت پرۆناونش ناداتێ بڕگەی ڕفلەکسیڤ پرۆناونەکەش ناداتێت هەردووکی لا دەبا دەڵێ داخوا بۆ نمونە we herselves بۆنمە she himselves ئەوە نابێت کاتە ئاگادار بن دەبێت هەردووکیان هەمان فۆرم بن و بۆ یەکتریش ئاگادار بن ڕفلەکسیڤ پرۆناونەکە بۆ سەبجەکت پرۆناونەکە بگەڕێتەوە هەمسەڵفمان هەیە ئێمە لێرەکانە هیمان هەیە چی شتێک بۆ هی دەهات یاخود دەگەڕایەوە himself he is going to drive this car himself today to go to school ئەو بۆ خۆی بەنیازە سیارەکە لێ بخورێت بۆ قوتابخانە do not cut yourself ئەوە واتە چی واتە you do not cut yourself with the knife you hold in your hands ئاگادار بە بە چەقوەکەی دەستت خۆت نەبڕیت itselfمان هەیە when the opportunity presented itself he grabbed it ئێستا again the opportunity ئەوە چیە ئەوە ئێتە it گوتمان چی شتێک بۆ دەگەڕێتەوە طبعا itself yourselfمان هەیە yourself you are so young to do it yourself دووبارە بە هەمان شێوەز youمان هەیە چی شتێک بۆی گەڕاتەوە yourself ourselves my family saves money by painting the walls ourselves my family man هەیە لێرە کانەدا ourselves بۆ my family بۆ our family گەڕاوەتەوە ئێستا سێکین بە هەمان شێوەز چەند نمونەیەکی ترمان هەیە لێرەکانە نمونەکان
هەم سەلفمان هەیە Uncle John مادام جۆنە باشە Uncle John himself prepares his meals. The car adjusts itself. The car هەیە چی بۆی دەگەڕێتەوە itself. کەواتە زۆر ئاسانە با لە خۆمانی تێک نەدەین بابەتەکانی reflexive pronouns دەگەڕێنەوە بۆ subject pronouns یاخود بۆ ناوێک کە پێش خۆیان دێت بابەتێکی زۆر ئاسانە باشە هاوڕێیان دەکرێت ئیسفادە لە چەند نمونەیەکی ترشکین بۆ زیاتر تێگەیشتن کە لە داهاتوودا دەتوانانی بۆ خۆت بەڕێزت چ لە کتابەکەدا بێ چ لەو چەند نمونەیە بێ بەڕێزت دەتوانی نمونەکان نەقڵکەیتە سەر دەفتەر کە لەلاتە کاتە ئەمە بەگشتی بابینەوە سەر خودی ناو کتابەکە کە هەتە بەڕێزت چەند جۆرێکی پرناونمان هەیە سبجەکت پرناونمان هەیە گوتمان با بە کوردی ئەوانش تەبعاً نووسراون جێناوە بەکارەکان جێناوەکانی بەرکار ئاوەڵناوی خاوەندارێتی جێناوەکانی خاوەندارێتی جێناوەکانی خۆیەتی گوتمان بەگشتی ئێمە لەرەکاندا باسی سبجەکت پرناونمان کردووە لە ڕابردوودا لەم وانەیەدا باسی reflexive pronouns دەکەین کە پێیان دوتر جێناوەکانی خۆیەتی ئەوەی کە بۆ تۆ گرنگ بوو تەنها و شازە سادەیە بوو کە من پێم وتی چونکە بە شازێکی زۆر سادەش لە پۆلی دەبۆت باسکراوە بۆ زانیاری زیاتر دەتوانین لە پۆلەکانی 11 ئینشاءڵڵە تەفاسیلی زیاتر بە بابەتەکە بدەینێ بەڕێزت لە ئێستادا ئەلەوەندە تێبگە هیچ کێشەیەکت نابێت ئینشاءڵڵە وانەیە ئەم ڕۆژمان کۆتایی هات سەرکەوتوو بن هەر پرسیارێک شتێکتان هەبوو دەتوانن لە چەناڵەکە یاخۆ لە ژێری ڤیدیۆکەوە بەڕێزت کۆمنتێک بنووسی و وەڵام لە دەرێتەوە بەسەر هەردوو چاومان سەرکەوتوو بن